بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت لە هەر شوێنێکن لە کوردستان لە دەرەوەی کوردستان. هیوادارم سوودمەند بن وەلخوای گەورە دەپاڕێنەوە هەمووتان لە کێشە بە دوور بن. بەڵام ئیترەمە ژیانە، سان هەتا لە ژیان نابێ ڕوبەڕووی کێشا بێتەوە، بەڵام کێشە ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی، ئەبێ ڕوبەڕووی بیتەوە نەک لێ ڕاکەی. کێشەکانی ژەوانی ئێمە زیاتر قسەی لەسەرەکەین، کێشەی خێزانیە، کێشە دەرونیەکانە، کێشە کۆمەڵایەتیەکانە. کێشەی ئەمجارەمان تایبەتە بە کێشەی نێوان خوشکێک لەگەڵ براکەیە. خوشکەکە دەسەڵاتی ئەوەی نییە کە باوکی بەخێو بکات، لەبەرەوەی لە تەنیا ژوورێکە و کرێکی و بێوە ژنەوە مناڵی بەسەرا کەوتووە، ینی بار و دۆخەکە وایە. بەڵام براکەی وەزعی ئابووری زۆر باشە، خانووی خۆی هەیە، هیچ کێشەیەکی دارایی نییە، بەڵام بەداخەوە من ناڵێم دەری کردووە، بەڵام باوکی بردووەتە خانەی بە ساڵە چوان، باوکی لەوێ مرتاح نییە، بەردەوام خەفەتە خوا، دڵتەنگە، گلەی لە کوڕەکەیە کات، کچەکەی سەردانیەکە بەڵام کوڕەکەی سەردانی ناکات. هەڵێ من ئەگە سەردانیشی بکەم هەر قسەم پێڵێ هەر لۆمە مەکە، ویژدانم محاسەبە مەکە. لە هەمان کاتیشا ئەیتوانی باوکی خۆی بەخێو بکات. و زۆر جار بەڕێزان بە حاڵەتەکان جیاکەینەوە لە یەکتری، هەموو کەیسەکان ئەمە نییە. لەوانەیە خێزانێکە بێ بار و دۆخەکەیان گونجاو نەبێ، زروفەکە وای لێکردوون کە باوکیان بەرن یا دایکیان بەرن بۆ خانەی بە ساڵاتچوان، چونکە هیچ ڕێگە چارێکی تریان نییە. ئەمانە لۆمە ناکرێن، ئێمە باسی ئەوانە ناکەین کە زروفەکە و بار و دۆخەکەیان نالەبارە. بەڵام گلەیەکە و لۆمەکە لە کوڕێکی وەکو ئەم کەیسەی ئەم جارەمانەیە کە توانای مادی کێشەیەکینە، دەوڵەمەندە، خانووی هەیە، تەنانەت خوشکەکەشی هاوکاریەکە بۆ خزمەتی باوکیە، چەندە باوکی لە پێ نەکەوتووە، یعنی پێویستی بەوە نییە خەڵک خزمەتی بکە، لەسەر پێی خۆی ڕوا، خۆی خزمەتی خۆیەکە، خۆی نوێژەکات، چیەکە دەستنوێژەکە. بەڵام کێشەکەی ئەوەیە ئینسان کە چووە تەمەنی بە ساڵاتچوویەوە، هەمومان نەزانین وەکو مناڵی لێتەوە هەندێکەیە، بیان وەگرێ، حەزی لە هەموو خواردنێک نییە، بە دەنگە دەنگی مناڵ بێزارە بێت، ترسی لە مردن هەیە، سەیرەکە کە بیرەکاتەوە زۆربەی هاوڕێکانی نەماون، ئەوە کوڕە ژنیە ناو، ئەوە کچەشووی کردووە لەوانەیە هاوسەرەکەی ئەمری خوای کردووە، زۆربەی برادەرەکانی نەماون. ئیتر کۆتایی ژیانە و دە و دەدوا قۆناغی ژیانە، طبیعی ئەم گۆڕانکاریان دەبێ. دوایەوە خانەکانی مێشک لاوازە بن، جاریوا تووشی ئەلزایمەرە بێت، یاخود لەبیر چوونەوە ئەبێ، عەسەبیە بێت، چیە بێ، ئەم کوڕە تەحەمولی ئەمە ناکە. یعنی مشکلەکەوێ لە سایکۆلۆجیەتی بە ساڵاتچووی تێنەگەیوە، وەزانێ بەس باوکی ئەم وایە. طبعاً ئێمە پاش کەمێکی تر دێینەوە خزمەتان، ئەم خوشک و برایە بانگەکەین، هانایان بۆ ئێمە هێناوە، بەسم خوای گەورە ئێمە و ئێوە و ئەم میوانە بە ڕێزانە بکا بە وەسیلەیەک بتوانین هاوکاریان بکەین، وای لێ بکەین لەم کوڕە باوکی بێنێتەوە ماڵەوە، چونکە لەو شوێنە زۆر بێزارە، زۆر بێتاقەتە، گلەییەکە، خۆشتان نەزان لەلایانی دەرونیەوە ئەگەر یەکێ لە شوێنێ مرتاح نەبوو، خەم و خەفەت و قەلەقی زیاب و باری دەرونیەکەی ئاڵۆز بوو، تەمەنیشی زیاتر کورتە بێتەوە، یعنی زووتر ئەمرێت، زووتر تووشی نەخۆشیە بێت. جیهازی مەناعی با بڵێن کۆئەندامی بەرگری لاوااسترە بێت. ئەجا بۆم بەرژەوەندی باوکەکە و هەم بۆ ئەوەی ئەم کوڕست بینێ باوکی کە خوا نەخواساگەل لەوێ مرد زەمیری محاسبەی نەکاو، لە قسە قسەڵۆشی خەڵکی ڕزگاری بێ، باشتر وایە ئەم باوکە بێنێتەوە ناو خێزانەکەی خۆی خوشەکەی هاوکاری بکە. ئێمە هەوڵی لەگەڵاین تا چەند هاوکارمان نەبێت، تا چەند ئەو ڕێگە چارانە قوبوڵەکە، ئەویان نازانین. پاش کەمێکی تر دێینەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر ئەو کێشەیە. خۆشەویستان، دووبارە سڵاو. کاک کامەران بەخێر بیت. زۆر سپاس کاک دکتۆر. خاتووکانی جەنابیش بەخێر بێ باوکە سەر چاوم. بە لە تۆ دەست پێ بکەین کانی کە ئێستا باوکە لە خانەی بە ساڵەچوانە. تۆز بە پێی و دانیشتانی کە پێشتر دووسێ جار بێکە و دانیشتوین و لەگەڵ کاکەتا بگەینە نەتیجەیەک کە باوکە بگەڕێتەوە لای براکە و ئەو بارودۆخەکەی تۆ دیارە چۆنە، ناتوانی تۆ بەخێی بکەی، شوێنە نییە،
بەڵام کاک کامەرانی امکانێتی شکول باشە لەخوا بە زیاد بخوا ڕسقی با و تۆژە توانی هاوکاری بی بەڵام ئایا تا چەند ئەمە گەینەوە نەتیجەیە بەڵام ئێستامەوێ کێشەکەم بۆ باسکەی چی هەیە؟ کاکی دکتۆر پێش هەموو شتێ زۆر سپاس دەکەم چەند ڕۆژە بە ئێمەوە ماندوو بووی سپاس وەکو پێشتریش بۆم باسکردی بەس پێت ئەڵێمەوە ئێمە باوکێکمان هەیە بەس باوکممان ماوە هەتا گەنج بوو هەتا لە توانایە بوو هەتا ئەیتوانی بۆی کردین کاکی دکتۆر زۆر بەدەممانەوە بوو هەمومانی گەیاندە شوێنی خۆمان بەڵام ئێستا کە بە ساڵە چووە ئەو پێویستی بە یارمەتی ئێمەیە یعنی یاسای ژیانە بەڵێ ئەو پێویستی بە یارمەتی ئێمە و ئێمەش ئەیخێنە سەرمان بەڵام تۆ خۆت بارودۆخەکەی من ئەزانی بۆم باس کردی من وەکو لە خۆگرتن پێش هەموو شتێ کێشەکەم ئەوەیە کە من پێم خۆش نییە براکەم باوکمی بردووە بۆ خانەی بە ساڵات چوان بەڵام ئێستا ئەوەتە ئەتوانێت حەلیکە و ئەتوانێت قبوڵیکا بیهێنێتەوە ئەتوانێت لای خۆی ڕایگرێ بەڵام من ناتوانم شوێنم بچووکە 4 مناڵ بەسەر ماکەوتون لە سەربانێکە ژوورێکیان داومەتێ هێشتا لەو ژوورە شاکرێکیم باوەڕەکەی کاکی دکتۆر بە پلێت و بە تەختە شوێنێکیان بۆ دروست کردوون بە حسابی مەطبەخ شوێنەکە بۆ ژیانی خۆشمان گونجاونیە جاوەرە باوکیشم بێن مەلای خۆم بەس دەخوا بە زیابێ بەخوا چاوم لێی نییە چاوم لە سەرەت و سامانەکەی نییە بەس دەخوا بە زیابێ براکەم هەیەی ماڵێکی گەورە هەیە خانوەکەی 300 مەترە سێ قاتە یعنی ژوورێکی تیاجێ نابێتەوە بۆ باوکم کاکی دکتۆر تۆ پێم بڵێ ئەو بردوێتی بۆ خانەی بە ساڵاتوە نازانم یعنی چۆن زەمیری مرتاحە دکتۆر جان ئەو نازانم باسی ژوورێکە کا لەسەر وەڵاهەیە ئەوە شینیە تۆ قسە لەسەر تێری ئەەکەی دوای ئەوە کێشەکەی ئێمە شوێن نییە باوکم لە شوێنێک بژیکەی ئەوە مشکیلە شوێن مشکیلە نییە مشکیلەکەی من ئەوەیە ئەم باوکەی من ئەوێ یەکێکی بۆ دانی بە تایبەتی چاودێری بکە ئاگاداری بکە و خزمەتی بکە ئەوە کێشەکەی کاکی دکتۆر خۆ باوکم پەکەوتە نییە زۆربەی زۆری ئیشەکانی ڕۆژانەی بەوە نییە یەکێ خزمەتی بکە و پاچی کاتەوە نییە کاکی دکتۆر باوکم خۆی هەڵەستێ خۆی دائەنیشێ خۆی دەستنوێژ ئەگرێت یعنی خۆی هاتوو چۆکە جارجار ئەچێ هەر ماڵ جێڵێ ئەچێ بۆ پیاسە یعنی باوەڕ ناکەم ئەو نەبوو بێ بەبار بەسەریەوە باوەڕ ئەەکەی کاکی دکتۆر لە هەفتەیەکە خۆم 3 جار ئەچم سەردانی ئەەکەم بەس ژوورەکەی پاکەکەمەوە یارمەتی براژنم ئەم کاکی دکتۆر بەڕێت و گوناحمان ناگە ئێمەوەمان لێ کردووە ئاخرە زانی چۆنە داواکاری زۆر ئەم باوکەی من تەڵەباتی زۆر یعنی داواکاری ئەمەنە زۆر هەر نابڕێتەوە دوای ئەوەش ئێستا ئێوە بوو پێتان ناخۆشە من بردوومە بۆ شوێنە ئەو شوێنە خراپی لە چیا من دوستێ برادەر و هاوڕێم هەیە باپیریان بردووە باوکیان بردو وڵی هەر زۆر مرتاحن لە هەموو کێشەکان هەموو چارەسەر بوو حل کراوە یعنی کێڵە یعنی باوکم لێ نامرتاح ئەمە کێ وای وت من ئەڵێم بە قوربان ئێمە دانیشتنی دووەم بوو ئەوە بوو تۆ هەمان قسە و کرد من چووم بە جەنابتم وتم سەردانی خانەی بە ساڵات چوانەکەم وتە مۆڵەتم لە بەڕێوەبەرەکان وەرگی لەگە توێژەری کۆمەڵایەتەکە چوم بڕوا و هەبێ توێژەرەکان دەمە منەتا لێ من 2 جار کەسانی لە تەرەفیەوە هاتووم و دانیشتوین لەگەڵەوە 2 جار گریان دوایەوە توێژەرەکە پرسیارم کرد لە چاودێرەکان وتی ڕۆژ نییە دەجار نەگریان ئەزان گلەی لە چی هەیە بەتایبەتی لە تۆ هەیە ینی من بە ئەمانەتەوە زانیاریەکانە بۆ بجۆزمەوە لەو نیەتی گلەی لەو نەبوو ئەیگو من قەرزاری کچەکەمم گلەی لە چی لە تۆوە بە قوربانجان یەکەم ئەڵێ ژنم بۆ هێناوە سیارەم بۆ کڕیوە خانوم بۆ کردووە چی سەروەت و ساماتم هەیە زیاتر بۆ کوڕەکەن ئەڵێ غەڵەتیشم لەوانەی خوا محاسەبەشم کە نابووە فەرق و جیاوازی بکەم ئەڵێ زیاتر بەلای کوڕەکەم ئادام شکانوە زۆر شتێ بۆ ئەو کردوومە بۆ کچەکەم نەم کردووە خانووی بۆ تۆ کڕیوە ئەوەتە کچەکەی لە کرێچێتیە لەگەڵ ئەوە هێشتا ئەم بە وەفاترە لە تۆ ئەچێ سەردانیەکە زۆر غەمبار و زۆر بێتاقەت و زۆر حتا کە جەناب دەڵێ هاوڕێم هەیە نازان باوک و باپیرچا بڕوا هەبێگو خۆ هەر منوانیم لە 190 ئەوانەی کە لێرەیان هەمویان غەمبار و بێزارن سەردان ناکەن ئەڵێ کوڕ ینی هەتا لە جژنی شاڵێ سەردانم ناکە باشە تۆ ئێسا بردووتە ئەوێ لە لایەنی دەرونیەوە بۆی مرتاح بێ کاکە گیان ئەوانەی تر فەرقیان هەیە لەگەڵ تۆیە ئەوانە شوێنیان نیە جێگایان نیە بەس تۆ شوێن هەیە تۆ ڕێگاو هەیە تۆ ئەوانی تر لەوان دیشیان توانایان نەبێ خزمەتی خۆشیان بکەن لەوێ هاوکاریان نەکەن بەس بۆ ینی بۆ سەردانی ناکەی واز لەوە بێن هێنانەوەقی ناکە مەرحەلەی یەکەم ئاواز لەوە بێن بەس بۆ سەردانی ناکەی بۆ ناچی لە بۆنە و جژنەکانە بەسەری بکەیتەوە لەبەرەوە ناچمەزانم عەسەبیە خەڵکی لێ پڕە لە خەڵک
دوای ئەمیش پیر بۆ من ئەزانم عەسەبیە، یعنی بچم من قسەیە بکەم و ئەویش قسەیەکی بەرز نزم کا و لەوێ تەریقم کاتەوە و لۆمەم کا، وەڵای من خۆشم قوبوڵی ئەوە ناکەم و ئاوە لێ لەبەر چای خەڵکە تەریقم کاتەوە ئەزانی چی هەر نەچم باشترە چکە ئەزانم بچم ویژدانم ئازارمایە و بڕایەوە. باشە کە ویژدان ئازارت دەیە ئەم ویژدانە لەکوێ ئێستا تۆ لە ماڵی خۆ بخەویت و باوکیشە لە خانەی بە ساڵات چوانە بەو وەزعەوە بێ بۆ ئێستا خۆ تۆ کێشەی بە قوربانداراییت نییە، ئێستا هەندی حاڵەت هەیە کێشەی داراییان هەیە ناتوانن نە کەسێکی بۆ بگرن نە ژوورێکیشیان هەیە وەکو خوشەکە ئێستاگە تۆش وەکو خوشەکە و بوویتایە وەڵڵاهی کەس لۆمەی ناکردی ئەی حکوومەت ماڵی ئاوا بێ ئەم خانەی کردوتەوە یا هەر کەسێ خێرخوازە شوێنێکی واکاتەوە بۆ ئەوانەیە کە بارودۆخیان نالەبارە ڕێگە چارەیان نییە لەوانەیە ئەڵێ هەندێک کەسێ مرتاحە لەوانەیە ئەوە بێ کە شوێنێکی نییە لەسەر جادە کەوتووە بە لە جادی لەسەر جادە بکەوێت لێ خزمەتێکەکەن و خواردنی شێن و شوێنیش خەوت نییە ئەوە مرتاحە بەڵام باوکی تۆ لەو حاڵەتە نیە براکەم. آخر کاک دکتۆر با من یەک شتێک پێ بڵێم، یعنی خەڵکە لە ماڵی خۆیان دانیشێ بۆ کە یعنی ئیساحەت بکە بەجددی باوکیشم وەکو پێ دەڵم چونکە چۆتە تەمەنە و پیر بۆ دایمە عەسەبیە کاکە قوبوڵی نییە ئەم ناڵانی من هێن و ئەڕۆن مناڵی تر ڕاکە یاریەکە وەڵا دەنگە دەنگی ژەکەن بەس ئەم پێی قوبوڵ نییە کە دەنگە دەنگەکەن و بە دەنگی بەرز هاوارەکەن و یاریەکەن باوکم تووڕابێ ئیتر ئەچێ بە گژانە هاوارەکە قسەی بەرز و نزمەکە و ئەمانە وەڵاهی یعنی ژیانمان زۆر ناخۆشی بەسەر هاتووە ئێ وەڵی یعنی نازانم خۆم مناڵەکانم کەمە دەرەوە کاکی خۆ نایان کەمە دەرەوە. براکەم ڕاستە تۆ کێشە نەماوە بەس باوکی کێشەی بۆ دروست بووە مرتاحی چێ لەوێ من بۆم باسکردی تۆ لە ماڵی خۆتان مرتاحی بەس لەوێ مرتاح نییە تۆ ببین ینی بیرت چوانێ چەند تەحملی تۆی کردووە ئێستا طبیعەتی قۆناغی بە ساڵاتچووی وایە کا کامەرانجان تۆ کێشەکە و ئەوەیە ئەتەوێ باوکێ وەکو تۆ ڕفتار بکە باوکێ ناتوانێت وەکو تۆ ڕفتار بکە چۆتە تەمەنەوە کە چووە تەمەنەوانێ هەموو کەسێکی بە ساڵاتچوو لە دەنگی بەرز لە قیژە قیژ لە قیڕەقی مناڵ بێزارە بێ تۆ ئەتوانی مناڵەکانی لێ دوورخەیتەوە بە قوربان مێڵە بچنە ژوورەکەی ئەو یا تەنیشتەوە هاتو هاوارکە نەک باوکە دەرکەی ینی تۆ کێشەکە چۆن لی بەعکسەوە چارەسەر دەکردەوە هاتووی باوکەی لەبەر خاتی مناڵەکانە دەرکردووە نەخێر تۆ بێ مناڵەکان دوورخەیتەوە تۆ سێ قاتە هەیە باوکە لە ژوورێکە لە قاتی سێ لەسەرەوە یا لە هەر شوێنەکان مناڵەکان با لە قاتی ناوەڕاست با لە قاتی خوارەوە با لە حەوشەکە بۆ ئەبێ بچنە تەنیشتەوە قیژە قیژ و هاتو هاوە تەمەن بێزارە بێ بێزاری بوو چیەکە ئەکی دەریانەکاتە دەرەوە یا قیژێنە یا قسەیەکیان پێڵە کەواتە چارەسەری مشکلەکە بەوە ئەکرێ مناڵەکانی لێ دوورخەیتەوە نەک باوکە دوورخەیتەوە براکەم. باشە بۆ باسی بیانوەکانی تری ناکەن بیانوەگرێ لەسەر خواردن ئەمە ناخۆم ئەوە خۆم یعنی هەتا ئێستا ئەمە لەگەڵ خێزانم هەزار جار شەڕمان کردووە لەسەرەوەی کاڵم باوکم زانە چییە خوا بۆ ئەو شتی تایبەت لێنێ بۆ خۆمان شتێکی کە لێنێ بەڕاستی یا مەسەلەن داواکاری زۆری نییە زۆر سێرە تەبیعەتێکی زۆر سێریە بەڕاستی دایمە قسەی بەرز و نزمەکە وەڵڵاهی دایمە ماڵی ئێمە پڕ بووە لە ئاژاوە لەوەتی بەس ئێستا بردوومەتەوێ خراپی و شوێنە چییە؟ کاکە گیان بەخوا بۆ شێوەیەش نییە کە باسیەکەی باوکە باوکم وانە کاکی دکتۆر بەس خۆت ئەزانی کە ئینسان چووە تەمەنەوە هەموو شتێک ناخوات تەحملی هەموو جەوێک ناکە لەبەر تەندروستی خۆی کۆمەڵێشت هەیە پێی ئیزعاجە بێ اینجا کاکی دکتۆر ماڵی براژنیشم ئاوا بێ بەخوا باش نییە لەگەڵی خراپە لەگەڵی هەتا خواردنێکی بۆ بە هەزار قسەی ناشرینی پێڵێ ئەمە باوکم خۆی پێوتم هەفتەی پێشوو لای بووم باوەڕ کە گلەی لێی هەبوو ئەوت ئەمە لای خۆی کچی خوشکی خۆمە بۆم هێناوە ئاوا خراپە لەگەڵم کاکی دکتۆر بەخوا باوکم هی ئەوەی کە کەمێک چووە بە ساڵە وا هەستەکەن کە ئیزعاجکەرە بێزاکەرە بەس بەخوا بۆ شێوەیەش نییە وەڵڵاهی گوناحمانەگا نازانم چی بکەم من ئەم هەموو یارمەتیەشیەیەم ئەچم خواردنی بۆ دروستەکەم یارمەتی براژن مێم ناڵم ئەوە نەهیلاکیش بێ بەس ئەمان هەرمە بەستەکان بوو دووری خەنەوە نەمەطعەمم داناوە نەمەعملم داناوە باوکم حەزی لێر خواردنێ بوو خێرا بۆی بێنم و بۆی دروستکەم آخر وەڵڵای ئەوەش ناکرێت دوای ئەو خۆش زانی خوشکێ باوکم تەبیعەتی سەیرە بڕایەوە ینی قسەی بەرز و نزمەکە وەڵڵاهی زۆر ناخۆش ینی دایمە قسەی ڕەقە نازانم برام چۆن ئەتوانە بخەوێت کە باوکم ئاوا لەوێ و بەتەنیا و بێکەسە کاکی دکتۆر تۆ قسەی کتاب بکە ئێمە گوناحبار نابین کە ئاوای لێکەی وەڵڵا خوشکە بە ڕێزەکەم ئەوە قسەی من نییە بەزەوە قسەی خوای گەورەیە خۆ جەنابی دەزانی تەنانەت دەڵێ کاتی چنە تەمەنەوانێ
نازم تۆ چەند کامێران شارەزایی و لە دینا هەیە چکە باسیەوەیە کرد گوناحبار ینی گوناح لای خوای خوا ئێمە ئەوان لە مناڵیە و ئێمان بەخێو کردووە گەورەیان کردوین ئەی نابێت لە گەورەیە ئێمەش لەقل چاکیان بینەوە چاکە بەرامبەر چاکە ئەکرێ بە قوربان تۆ چاکە پاداشتی بەچیە بە چاکەیە خۆی گەورەمان پێڵێ نەک چاکە بە خراپە بێ تۆ ئێستا ئەو هەموو چاکەی لەگەڵ تۆ کردو تۆی گەورە کردووە پەروەردەی کردویی بەم ئینسانە ئێستا ئەو سەرمایی کە هەتا ئەو توانایی کە هەتا ئەساسەکەی باوکە بۆی داناوی ئێستا پاداشتی چاکە بە چاکە دەتوێت بە خراپە ئاوە دەریکەی دوایەوە فەرمودەی پێغەمبەری دوودی خوای لەسەر بێ بە قوربان ئەوە کە پرسیانیان لێ کردووە نزیکترین ڕێگا چییە بۆ بەهەشت فەرموویەتی نوێژەکان لە کاتی خۆیان بکە و ڕێزی دایک و باوکی بەرە خۆشە بێن خزمەتیان بکە ئەی باشە چوونێتە تەمەنێکەوانە ئەی لەم تەمەنیان پێویستیان بە ئێمەیە دوای مەسەلی خواردن تۆ باسەکەی کاکە لە تەمەنی بە ساڵات چویا وەکو من و تۆ نییە خواردنێکی بیتە جارێ ئەسڵەن دەبێ ئێوە هاوکاری بکەن نابێ خواردنی چەوری بدرێتە هەندێک خواردنەیە ئەوەی مەسەلەن زۆر چەورە زۆر شیرینە زۆر سوێرە نازام چی ئەوە ئێبێ هاوکاری بکەن تەواو ئەزانی ئینسان کە گەورە بوو بڕوا و هەبێ یعنی وەکو مناڵی لێتەوە ئەها قانونی حیاتەیە سەیکە قەوسێکە جاری وا کە ئینسان ئەچێتە تەمەنی بە ساڵاتیەوە توانێت ڕۆشنیشی نابێ بە دەست و قەڵ مەگەراوە بڕوا ئەها کە دارە ئەکات فازماوەیە ێ زۆر جاریش لە بە ساڵەتیە وامە لێ وەکو دارە بکەینە ڕۆین بەڕێیە ئەبێ دارێ بگرین بە دەستمانەوە گۆچانە بگرین بە دەستمانەوە ئا بەم شێوەیە ئەڕوا هەتا گاتە تەمەنی هەرزەکاری اینجا کامەڵی و اینجا وردە و دەیەتەوانێ کە چوویتە تەمەنەوانێ ئەی تۆ ئێستا ئەم ئاوەی ئەی ڕێژی سبەینی مناڵەکانیشە بەرامبەر تۆیکەن براکەم نەک هەر خوای گەورە محاسەبەمانەکە لەسەرەوەی ڕێزی دایک و باوکمان ناگرین حتا زەمیری خۆشە محاسبە دەکا گەر ویژدانمە تۆزە زیینو بێ لە هەمان کاتیژە سبەینی مناڵەکانە محاسبە دەکات سبەینەگەر کردیان تە دەرەوە چی ئەڵێ خوای گەورە فەرموویەتی ئەبێ ڕێزی دایک و باوک گرن ئەی چی جوابێنەوە ئەی باشە کە ئەو زاو قسە سلانە ئازانی خوای گەورە وای تۆ ئەی تۆ بۆ ڕێزی دایک و باوکە نەگرت ئەی تۆ دەریانەکەی ئەوانیش دەرە دەکەن یعنی تۆ بیر لە شتانە ناکەی تۆ براکەم کاک دکتۆر زین چی یەک شتێکە پێ بڵم بیرم دەچێتەوە ینی باوکی من لە مشتێ ناڕازیە هەر چیەکی ئەخیتە بەردەمی ناڕازیە جلی شۆراوە بۆ ئوتو کراوە خزمەتی جوانی کراوە بەڕاستی بەڵام وەکو پێمتی لە هیچ شتێک ڕازی نییە دوای ئەوەش کێشەیەک هەیە ئەم باوکی من یعنی ترسی لە مردن هەیە بە حاڵ سەری پەنجێ ئێشێڵە ئەو مردم کۆتاییم هاو من مردم ئەمڕۆ ئەمرم ئەمانەی دایمە لە مێشکە دایمە لە خەیاڵەتی جابن نازانم بەجددی بۆ ئێوە خەتایم نەگری ینی بۆ من بە تاوانبارەزان بردومە بۆ خانی بە ساڵات چوانە دوایەوە کات دوتۆ بڕۆ خۆ سیر کە ئەزانی نازانم چویاننا یعنی پڕە لە خەڵم چوم لە بەڵێ وابوو باسێک کرد بەس یعنی کار دکتۆر شوێنێکی ئەوە نەخرابنی ینی من باوکم بردو بۆی وەڵی هەر بەر ناکەی ئەوەی خەڵگرێ ئەخر ئایبەکەی چییە یعنی کاتۆم و خەڵکە لێ من تاوانبارن باشیان بردووە بە باپیریان بردووە زین چۆنەکە کامەرەنجان یەکەم من نەموتۆ تۆ تاوانباری من مافیەوەم نییە کەسکەم بە تاوانبار بەڵام خوشکە بە ڕێزەکە و پرسیاری لێ کرد دەموتی گوناحبار نابین تاوانبار نابین ئێمە بەرامبەر باوکیان کردووە من وتم خوای گەورە لێپرسینەوەتان لەگەڵەکە لە منی شێکە منیش خۆ بە شەرم وەکو تۆ سبەینێکە تۆ چیتە بەردەم بارەگاگەی خوا ئەی پرسیاری ئەو لێ ناکە ئەم باوکە بۆ دەرکرد ئێمە ناڵێن هەرچی چووە ئەوێ کەس و کاری تاوانبارە نا بەڵام بەنیسبەت تۆوە گوناحەکە و ئەوەیە براکەم تۆ شوێنێ هەیە خەڵکی تر شوێنی نییە تۆ ئیمکانێتی دارایی و ئابوووریەکە زۆر باشە هەندێک کەسەیە بەم شێوەیە نییە تۆ لە جیاتی خانووەکە و قاتێ بێ نهۆمە بێ سێ نهۆمە خوا لێو نەسێنێ و زیاترێ باتێ بەڵام ئەو توانی ئەوەی سا خوشەکەش هاوکاری دەکات لەبەرەوە من ناڵم تۆ تاوانباری بەڵام هەموو بەڵگەکان پێمان دەڵێن کە تۆ کەم تەرخەمی ئێکەکەم تەرخەمیشبی لێپرسینەوە لەگەڵەکرێ ئەگەر تۆ لە ناحی دینێکەوە لە ناحی ئینسانیەکەشەوە بڵێ کاکە خەڵک ئەگەر لێ قەوماوێگە بینێت دەستی یارمەتی بۆ درێژەکە لێ قەوماوێ نەک باوکی بێ نەک باوک هێبگەڕێرەوە بۆ مناڵی خۆ بزانە تۆ چۆن بێم باوکە چەند ساڵ خزمەتی تۆی کردووە لەوانەیە وەکو دایکێ هەر پاچیشی کرد بێتەوانێ خۆ هێشتا ئەو نەکەوتۆتە سەرجێ تۆ پاچی کەیتەوانێ ئەی وەڵای خۆ ئەگەر ئەوەشی بێ ئەوە ئەرکە ئەی چێ بکە خۆینی بە ساڵە چوان با پێ بڵێمەوانە وەرناگرن کە پێویستیان بە پاکردنەوە بێ و دایبی بگۆڕن چێ نابێ بێ خۆی خزمەتی خۆی کار ئەی باشە سبەینێ ئەگەر خوا نەخواستە گەشتە و حاڵەتر لە پێکەوت ئەگەر خوا نەخواستە ئێستا هەستا دەستنوێژێ بگرێ و کەوت سمتێکی شکا عملیات کرا نەیتوانی لەسەر جێکەوت ئێوە کاتە بە پێی مەرجەکانی بە ساڵە چوان ئیزنیە نەبێت تۆ لە خۆی بکەیتە سەر جادە بەڕڵایەکەی بمرێت
ئەی چۆنی تۆ ویژدان بیل ناکەیتەوە ئێستا و خاتونە ئەڵە شەو هەتا بەیانێتە خەونم تۆ نایەتە خەونە یاخۆ خەونی پێوە نابینی یا بیر ناکەیتەوە بڵێ باشە ئەمە باوکمە ئێمەی ئاوە گەورە کرد ئێمەی گەیانم ئاستا بە چه حەقی ئێستا من ژوورێکی لەسەرەوە نێ ئێمێ بچم بەڕڵایکەم تۆ لە گەراجەکەیە ژوورێکەدا ناوە باشترین خواردنەی سەگێکە ڕاگرتووە یعنی بەقەی سەگەکەش من حدم نییە ئەو تەشبیه بکەم بەڵام وەکو نمونەی هێنەوە یعنی بەقەی سەگەکەش ماف نایی بە باوکە بۆیە من لە چاوپێکەوتنێکا بینیم ئەوە کەسێکی بە ساڵات و فارز بووە بزانم مقابلەیان کرد وتی من داواکارم لە مناڵیە شیری سەگ من بە مناڵەکانتان بۆ ئەوەی تۆزێ بە وەفا بن وەکو سەگ کە ئێ ماڵین سەگ لە کاتێکا چنگ بە وەفایە بۆ خاوەنەکەی ئێمە بەقەی ئاژەڵێکیشمان پێ نەکرێن یعنی تۆ ئێستا ژوورێکی تەرخان کردووە خواردنی نازەم کارتۆن و چی بۆ کڕی معلباتی بۆ کڕی بۆی خۆتان باستان کرد و خوشەکە و باسی کرد ئەیەی بەم سەگە بەڵام باوکێ بردووە بە ساڵات چوان یعنی باوکە مهمتریا سەگێک یەخی چەکە حەزت لە ئاژەڵ و سەگ بەڵام لە گەراجەکە شوێنێکی بۆ کردێتەوە ئێهە شوێنێکیش بۆ باوکو کردەوە سێ قاتە هەیە براکەم خۆ منیش مناڵەکان ناکەمە دەرەوە باسمان کرد برا بەڕێزەکەم وەڵا کاک باف تخۆڕ یارمەتیم بە خۆ بخەرە شوێنی ئەو توخوا ئیشەڵڵا تەمەن درێژە بی باشە چوویتە بە ساڵە چووک و باوکی لێ هاو ئەگەر مناڵەکانت دەرێ بکەن من قەت وەکو باوکم ناکەم قەت ماڵ و مناڵی خۆم بێزار ناکەم دوای ئەوەش پێ دەڵم تەبیعەتی سەیرە یعنی داواکاری زۆر زۆرە دوای ئەوەش یعنی هەڵامەتێکە گرێ کاک دکتۆر ئەم باوکەی من ئەبێ 1000 دکتۆری بەری بیهێنە و بیبە بە قادری مای وەرە و بڕۆ وەڵای من قەت لە باوەڕێیانی من پیر بم وەکو باوکم کەم قەت وەکو ئەو ناکەم چۆن نەزانی واو لێ نایە ڕاوەستی ناکەم تۆ زانی هۆکاری ئەم شتانێکی ئێستا باوکە هەیەی بۆ چێگەڕێتەوە نەخێر ئەگەڕێتەوە بۆ پرۆسەیەک پێڵێن پرۆسەی میتاپۆلیزم ئەزانی لە قۆناغی مناڵیە کە مناڵ بچووکە ژمارەی ئەو خانانەی کە دروستە بن لە لەشە زیاترە لە ژمارەی ئەو خانانەی کە ئەمرن بەڵام لە بە ساڵە چوێ عەکسە بێتەوە ژمارەی ئەو خانانەی کە ئەمرن ڕۆژانە زیاترە لە ژمارەی ئەو خانانەی کە دروستە بن واتە تۆگە دیوارێکە هەبێ بەرز کراوەتەوە تۆ ڕۆژانە 100 بلۆکی لێ سەردانەی بەڵام یەکێ 200 لێ دەرێنێ ڕۆژ بە ڕۆژی تەخوارەوە ناتە خوارەوە هەر ئەوەشە لە مناڵیە ئێمە ڕۆژ بە ڕۆژ گەورە ئەبین کە مناڵین درێژە بین کێشمان زیاترە بێ ژمارەی دانەکانمان زیاترە بێ بەقووەترە بێ پرشمان بەقووەترە بێ هێزی چاومان بەقووەترە بێ بەڵام کە ئەو تەمەنە ڕۆشتینە تەمەنی بە ساڵاتچووی عەکسە بێتەوە میتاپۆلیزمەکە ژمارەی خانەکانی کە ئەمرن زۆرترە بێ لە ژمارەی ئەو خانانی کە دروستە بنەوە واتە ڕۆژ بە ڕۆژ دانەکانمان ئەکەوێ زەعیفە بێ ڕۆژ بە ڕۆژ چاومان کزە بێ هێزی ماسوولگە و عەزەڵاتمان کزە بێ پرچمان هەڵاوەرێ تا دوای کەواتە تۆ چۆن زەمانیەکەی ئەمە یەکێکە لە پرانسیپەکانی گەشەکردن بۆ تۆ شازی تۆش ئینسانی وەکو ئێمە وەکو باوکە کەواتە کە چوویتە تەمەنی بە ساڵاتچێەوە ئەو هێز و گوڕی ئێستا و نامێنێ برا بە ڕێزەکەم وردە و دە چاو زەعیفە بێ کەواتە پێویستە بە گۆچانی هەیە پێویستە بە عینەکەی پێویستە بە هیچەکە یارمەتی وە وردە هێزی ماسوولکەکانی قاچ و دەستێ زەعیفە بێ وەکو مناڵی هەرزەکاری نییە کەواتە پێویستە بەوەیەکی یارمەتی وە بۆیە شتەکان بەدەستمانە کە دەستێ لەرزێ توانە عەقڵەکانمان ئەگەر لە مناڵیە بۆ هەرزەکاری بۆ کامڵی ڕۆژ بە ڕۆژ عەقڵمان گەشە بکات و زاکیرە و میمۆڕیەکەمان و تێگەیشتمان زیاتر بێ لە تەمەنی بە ساڵاتچوێ لە هەوازە بێ تەنەن ماڵەکەی خۆی ناناسێتەوە بەس نییە باوکی تۆوانێ من دەیان و سەدان خێزانە ناسین باوکیان خۆشیان ناناسێتەوە بەڵام وەکو چاوێن خزمەتیەکەن فڕیان نیاو دەسەر جادە تۆ باوکن نە تووشی لەبیر چوونەوە بۆ نە پێویستی بەیەکەکە نامکا بەدەمیەوە ئەیە چۆن گوناحبارنی بە قوربان چۆن کەم تەرخەمنی یعنی تۆ ئەڵێ وەڵام من بڕوان ناکەم وەکو باوکم بێ کاکەمە یاسای ژیانە چی وەکو باوکە نابی پرانسیپەکانی گەشەکردن وایە کەواتە بێ پێشبینی ئەوە بکەی کە بچیتە تەمەنی بە ساڵات چێ وەکو باوکرد لێ نەک بڵێ من وەکۆم لێ نایە خۆناکانی ژیانمان کەی بەخۆشی بڕیوە تا لە کۆتایی ژیانە وەکو زانایەکمانە ئەرکسۆنە بە حکمت و لە مردن نەترسین و بڕوامان بە خۆمان شانەزی بەڕابردومان وکەن تووشی یەسو بێ هیوایە بین لەبەرەوە ئەمانەی کە تۆ بە هۆکاریە زانی قانونی طبیعت فەرزی کردەوە بەسەر ئینسانە بە دەسەڵاتی باوکی تۆ یا باوکی منە و منە نییە ئێمە شوێنێتە بەسەڵ ماوەی تر ئاوامان لێ اینجا تۆ ببیت لەوە بکەیتەوە ئەگەر تۆ ئاوا مامەڵە لەگەڵ کوڕەکە و بکەی ئەوە هیچ لێپرسینەوەی خوا و محاسبەکردنی خوا لەو لاوە بۆسە مناڵەکانیشم محاسبە دەکەن لێپرسینەوە لەگەڵەکەن ئەو کاتە ناتوانی بڵێ
پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمیەتی نزیکترین ڕێگا بۆی بچیتە بەهەشتەوەی نوێژەکان لە کاتی خۆیان بکە و ڕێزی دایک و باوکرە خۆش ئاڵێ بۆ نەوکرد ئەی تۆ بۆ ڕێزی دایک و باوکە نەکرد ئەی بۆ باوکە دەرکرد ناتە بە ساڵات ئەی تۆ نەبی لەوانە بکەیتەوە ئەی تۆ ئینسانی تۆ ناچیتەوە تەمەنانە بە قوربان ئەوم بۆم ڕوون کردیتەوە هەمومان بەوەیە بەو قۆناغەیە ئاڕۆین ئەگەر بگەیتە بە ساڵات چووی ئەگەر تەمەنەکە ژنە نووسرابێ نەگەشت بێتەوە ئەوڵا دەسەڵاتی کەسی تیان نییە کاک دکتۆر بەم قسانی جەنابت و کە خوشکم کردی بەڕاستی ینی زۆر قەلقتان کردم ینی هەستەکەم من گوناهێکی زۆر گەورم کردی و تاوانبارێکی زۆر گەورەم ینی وام لێ هاتووە ینی لە داهاتی خۆشم بترسم خۆ قانونی حیات کاک کامەران گیان من لەگەڵ خوشکەکە تا شتێکمان و تۆ بێ بنەما بێ ئەوەی باسمان کردو لەلایەنی زانستیەوە بۆم باس کردی کە هەموو کەسێ بچێتە تەمەنم گۆڕانکاریان نابێت ئەوە گەر بڕوا بە من ناکەی کاکە بڕۆ کتێب خوێنەوە سەرچاوی زانستی بڕۆ کتێبی زیندەوەرزانی بخوێنەرەوە بزانە لە مناڵیە چەند بێدەسەڵاتی لە پیریشاوە بێدەسەڵاتە بین بزانە میتاپۆلیزم یعنی چی ینی دروستبوونی خانە و مردنی خانە ئای لەم لەحزەیە کاک کامەران کە تۆ دانیشتووی ئەزانی هەزارەها خانە لە لەش تامرێ لەم کات لەحزەیە خۆڕۆکە سپیەکان خۆڕۆکە سوورەکان چەند مانگێگەژین خانەیتە دروستە بێتەوە ئەپرچە هەڵەوەرێم قژام قژەی کە تۆ هەتا ئەمە هەمووی خانەی مردووە ئەمەی قژمان نینۆکمان خانەی مردووە خانەیتە دروستە بێت ئەمە قانونی حیاتە براکەم اینجا لە تەمەنی بە ساڵات چوێ ئەمە کێشەکە ئەو خانانەی دروستە بن کەمترن لەو خانانی ئەمرن یعنی ڕۆژ بە ڕۆژ خانەی زیاتر ئەمرێ بۆی ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازیە ڕۆین هەم لە بینینە لە جەستەمانە هەم لە ڕۆیشتنمانە هەم لە خوێندان خواردنمانە هەم لە دەست و شت گرتنە هەم لە بیرکردن و توانە عەقلەکانمانەوە تۆش بۆ قۆناغەیە ڕۆی ئەگەر تو ئاوا ئێستا ئەم باوکە و ئاوا لەوێ بێ و نەیهێنیتەوە گەردە نازادی لێ نەکەیت و شوێنێکی بۆ دابین نەکەیت و مناڵەکانی لێ دوورخەرەوە براکەم خوشکم تۆ شاوکاری بکە یارمەتی بە کاکی دکتۆر من پێشتر بە تۆ شمود بە خۆشیم و تۆ کردوشمە ئەچم خزمەتی ئەەکەم بەس ئەو نێبیهێنێتەوە مرتاح بێ لە ناو ئێمەیا بێ ئەزان بەخوا گەر تۆزێ پرتە و وردە بۆڵی کرد بێ بەسەریان بەخوا هەر خۆشی ئەوێن بەخوا ئەو نەخەفەت ئەخوا کە ئەم ئاوایە لەگەڵی نابێگومان بێگومان تۆ نەوەکانیە بینی ڕۆژ بە ڕۆژ ئەمە بینێ بەس لەوێ چیە بینێ هەر خەڵکە بینێ ئەمرێت بە ساڵات چووە گریا ئەمە تۆ تێونەتەوێوانی لەوێشن فەرمانبەر و مۆزەف و توێژەرەکان قەت چەند دڵسۆز بن قەت وەکو کوڕ نییە بۆ باوکی وەکو کچ نییە بۆ باوکی یانێ حەقەتە کاکی دکتۆر ئەفو تێبینی شتێکیشم کردووە کە ئەڵێ ئاوا لە مناڵەکانم تووڕابێ و لە خێزانم تووڕابێ هۆکارێکی هەیە ئەم و براژنم بەردەوام گلەی لێ ئەەکەن بەردەوام ڕەخنەی لێ ئەگرن قسەی ناخۆشی پێڵن ئێدی مناڵەکانیش چاولەوەکەن ئەگەر وەکو نەرکوباپیری تر سەیریکەن و ئەمان خۆشیان بێ و ڕێز لە باوکی بگرن ئێدە وەڵای ئەوانیش وەکو باپیرێکی خۆشەوی سەیریەکەن بێزاری ناکەن جارجار ئەچن بۆ لای قسەی خۆشی بۆکەن خەمی ئەڕەوێنەوە بەس چونکە ئەمان هەر زوو زوو گلەی لێکەن تاوا مناڵیش فێر بووە ئەوانش گلەی لێکەن ئەچن ئیزعاجی ئەکەن کوردەواریڵە گەورە ئاوە ڕێژێ و بچوو پێی لێخا یعنی لەلایەکەوە تۆ کوڕی ئەوی باسان جەرجیەوی لە لای تۆ خێزانەکەش خوشکە زایەتی ئەی هاوار ئەم خۆ بێگانەش وایە هێشتا قەی ناکە یە خەڵکی لێ قەومیە چێتە لای خوشکە زایە چێتە لای کچیە چێتە لای کوڕی تۆ لێش نەقەوماوە باوکیش لەسەر پێی خۆی ڕوا ینی پەککەوتە نییە ئێساڵی چی براکەم وەڵی قوربان نازانم بڵم چی من هاوکاریش یەکەم وعد بێ هیچ مەڵە جارێ ئێمە ناوبڕێک وەرەگرین چین لای میوانەکان با گوێ لە قسەیوانی جوگرین با بزانین پشگیری تۆکەن یا پشگیری خوشکەکە دەکەن ئەو کاتە چی و هەیە بێڵە خۆشەویستان پاش کەمێکتر دێنە خزمەتان خۆشەویستان دووبارە سڵاو لە بەشی دوابەشی بەرنامەکەمان نەچینە لای میوانەکان حەزەکەین گوێ لە ڕاوبۆچوون و سەرنجیەوانی ژۆر بگرین بۆ ئەوەی هاوکارمان من لە چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەگە چارەسەر بێ خۆمەچ نییە بە ڕێزان هەموو کێشەیەکیش بە ئێمە چارەسەر بێ ئێمە بەرچاوڕوونی ویشتەکانی تر بڕیاری کۆتایی لای خۆیانە چینە لای مامۆستا سەرگۆڵ مامۆستا گیان فەرموو سپاس دەکەم مامۆستاگیان بۆ ئەم بەرنامە جوانە من لایەنی کانیخانەگرم و قسەکانی زۆر لەسەر حەقا کانیخان ئەگەر ئیمکانێتیشی باش بێ لە حاڵەتێکی وەکو ئەم کێشەی ئەمانە من پێم وایە ئەرکەکە زیاتر لەسەر براکەیە ئەو پێویستە زیاتر ئاگای لە باوکی بێت چکە هەر بە پێشەرە دوو بەش لە ماڵی باوکەیرێ بە برا بەشێکەیرێ بە خوشکەکە وەڵامە مۆسا بۆ پشتگیری قسەکەی جەنابێ باوکەکە کە ئێمە چوینە لای لە بەخانەی بە ساڵە چوان
حتا لۆمەی خۆی کرێگوم ئەبێ بەشێک لە سێ بەشێکی بەم بە کچەکەم ئەیگو ئەو بە شەشم نێهاوەتی هەمووی ماوە بە کوڕەکەم زۆربەی زۆری یامە بە کوڕەکەم وەم زانی کارێکی باشم کردووە کە چێسا لە کۆتایی بووم دەرکە و کچەکەم کە لە زۆر شت بێ بەش کردووە ئەو دڵسۆسترە هێشتا لە کوڕەکەم کە زۆر شتم ماوەتێ. بەڵێ هەمیشە مامۆستا لە مشتەماعی ئێمە ئافرەت بۆ دایک و باوک باشترە هەرچەنە خێزانەکانی ئێمە حەزەکەن زیاتر کوڕیان بێ و کوڕیشیان لا مهمترە بەڵام توانجەکەشە خەنە سەر خێزانەکەیان ئەڵێن خێزانەکەمان ناڵێ من بەس پێم وایە ئەگەر خۆی توانای هەبێت بڕوان ناکەم خێزانەکەی خۆی بتوانێت لە ماڵەکەی خۆی بەڕێوە بەرێ و خۆی باوکە چۆن ماڵەکانی بەخێوکە باوکشی بە هەمان شێوە ئەوی بەخێو کردووە بۆڵێن پیاوانی چی؟ ینی پیاوێن نەتوانێت بە هاوسەرەکەی بکات خزمەتی باوکی بکە یا بە هەردووکیان خزمەتی بکەن ینی حتا ئەگەر هێشتا باوکیان نەگەشتێتەوە خۆناغا بەڵام خوا نەخواسە ئەگەر بە شەڕێتر گەشتە و خۆناغەش ئەم باوکەیان لە دەست و پێ کەوت نەیتوانی خۆشی خزمەتی خۆی بکە ئەم ئیمکانیەتی هەیە گەر خێزانەکەشی نایکا خۆتوانێ کەسێک بێنێ خزمەتکارێ ئەمەی پێڵێن یارمەتیانەیە هاوکاریانەکە زۆر خێزانەوەی کردووە هێ نابێت یعنی معقولە تۆ لەبەر خاتری ژن واز لە باوکە بێنی چۆنە بێت باوک عەفو مامۆستا باوک واجبیە لەسەرمان ئەرکمانە مافی هەیە لەسەرمان خێزانیش مافی هەیە. مامۆستا ئەگەر هات و ڕۆژێ دکتۆرگیان خێزانەکەی دایکی وای لە هاو یا باوکی وای لات خێزانەکەشی کەواتە هەروکو هاوسەرەکەی وابێ لە دایک و باوکی خۆیەکە ڕێی لێ بگرێ بێ ئەبێ ڕێگەی لێ بگرێت و نێتە ماڵی خۆی ئەو مشکلەی ئێمە زۆربەی خەڵکەکان چییە خۆی ناخەنە شوێنی ئەو ئێستا ئەم خوشکە زایی کە خێزانی ئەمە خۆی ناخاتە شوێنی بڵێ باشەکە دایکی من وای لێ هاو ینی ڕازیە بم مێردەکەم دەریکات و یا من بیخەمە بڵم مێردەکەم ڕازی نابێ نابێ مێردەکەم هاوکاریم کە ئەیکەواتە منیژە بێ هاوکاری هاوسەرەکەم کەم لە کاتێکە کە باوکی و لێ قەوماوە یا لەم حاڵەتە بڵێ مامۆستا من پێم وایە دکتۆرگیان هیچ خەتای خێزانەکەی نییە خەتای خۆیەتی چکە خۆی توانای نییە خۆی بێدەسڵاتە پیاوێکی بێدەسڵاتە ناتوانێت ئەو باوکی چەند ها ساڵ کریەکاری و داماوی کردبێ بە هەر شێوازی ئەوی بەخێو کردبێ و غەدری لە مناڵەکانی کەش کردو هەمیاوە ئەو بەو شێوەیە پاداشتیاوەتەوە. سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس یەینە لای مامۆستا پەیمان مامۆستا گیان فەرموو دەستخۆشیان بەرنامەی بەس نسیکەوتخوا بعد دەنگەکە و جوان دەرچێت دەستخۆشیان بەرنامەی لێکەم زۆر سپاس من ڕێگایم بەکانی خان بەڵێ خۆشت هەمان ڕێگەی باوکتەگری بڕوا بکە یێتەوە ڕێی خۆی بەڕاستی ڕۆژێکی ژێتەوە ڕێی خۆی مناڵەکانی هەمان هینی باوکی لەگەڵ خۆیاکەنەوە نەبدڵنیە بە مامۆستا گیان ینی ئەی لە کوداری خۆمانە ناڵی جا لەسەر بنجی خۆی ڕێتەوە یان ئەگەر لەسەر هەموو شتێکی شا مناڵ وەکو باوکی نەبێ بەخوا لێرەیە بزەبە دووکو باوکی دەرەچێت چکە سەی دەکەن مەحقولە ئەمە باوکێتی بەرەڵای کردولی ناپرسێتەوە بە وەفانیە دڵسۆزنی دیارەڵی ئیش ئاوایە یان نێوانش فێ دەبن یانڵی دیارە بێ با کوڕ ئاوا لەگەڵ باوکی ڕەفتار بکات چکە تۆ خۆ ئاوەکە ڕێژی بۆ شێوە فێرە کردو بەڕاستی کاک دکتۆرگیان ئەگەر کانی خان لەم کاتاوە زیشی باش بواە هاوسەری لەگەڵا بوات چۆن زەمیری قوبوڵیە کرد باوکی بێتە لای هاوسەرەکەی ئەینا ئەترسا لەتانە و تەشەری ئەو ئەینا ئەوید براکەی خۆت سەروەتی دنیای هەیە باوکە لای منە ئەی چۆن وجدانی قوبوڵەکە زەمیری قوبوڵەکە بەڕاستی والله زەین چۆنە مامۆستا پەیمان ڕاستە تۆ بۆ چوون ینی وا تەسەورەکەی بەڵام ئێستا زۆر باوکەیە کچەکە ئەمەندە شخصیەتەکەی بەرزە و ئەمەندە بە بەزەیە ئەمەندە لایەنی عاتفی و دڵی گەورەیە زۆربیان باوکیان بەخێوەکەن و هاوسەرەکەشیان قەناعەت پێ کردووە یانێگە ملاحەزە بکەی زۆربەی زۆری باوکەکان و دایکەکان کە لە ئەخیرە ئاوا پەککەوتە ئەبن و پێویستیان بە کەسانی ترە بێ زیاتر لەگەڵ لای کچەکانیشان جێگایانە بێتەوە کە بەداخەوانێ وەکو مامۆستا سەرگوڕ ئیشارەتی پێە لە کۆمەلگای ئێمە ئەگەر کچیان بێ پێیان ناخۆشە نازانن کە کچەکەیان فریانەکەوێت لە کۆتاییە چ سایکۆلۆژیەتی ئافرەت وایە چونکە دایکە عاتفیە سۆزی زیاتر هەیە زیاتر کۆمەڵایەتیە زیاتر هەز بە مەعانات تێکات ئیتر باوکی بێ دایکی بێ بەڵام بەداخەوە ئێمەی پیا و ئێمەی کوڕەکان بەو شێوە بیر ناکەینەوە بەڵێ وڵی تر بڵێم چی هەری حەق بە قسەکانی مامۆستا سەرگوڵەیەم سپاس مامۆستا گیان زۆر زۆر سپاس چینە لای کوێستان خان دەستخۆش بۆم بەرنامێکا دکتۆر بە خێرات نیم دوو بە ڕێزاکەم بەڕاستی من پشتگیریەکانم بۆ کانی خانە ئەنی هەڵوێستێکی زۆر جوانی هەبوو بەڵام بەداخەوە بۆ کاکامەران کە بە دایک و باوکی یان بە باوکی ئەڵێت بۆڵەبۆڵ زۆرەکات یان ئاژاوە ئەخاتە ماڵمانە خۆی بخاتە
جێی باوکی ینی ئەم کە مناڵ بۆ تا ئێستا و ئەبێ بە چەند قۆناغا ڕۆشت بێ هەڵسوکەوتی خۆی چۆن بۆ بێت قیژی ئەبێت قسەی کردی بێت چەند جار خۆی پیس کردو چەند جار نازانم جلەکانی پیس کردووە و شتی و چۆن دایک و باو کاوکاریان کردووە بەڵام ئەمەوەی بیچۆتەوە بەزە بدیان هەر لە مناڵەکانی خۆی بزانێ ئێستا مناڵەکانی خۆی چۆن ئەمیش خۆی بخاتە جێی باوکی بەڕاستی دەستخۆشی بۆ کانی خان ئەگەر بەڕەئی من ئەگەر ئەم هاوسەریشی هەبووە ڕێگری لێ بکردایە کە باوکی بەخێوکە ئەم لەوە چێ دەستبەرداری هاوسەرەکەی وایە لەبەر باوکی بەڵام ئەو لەبەر خێزانەکەی لەبەروی ئاژاوە نەکەوێتە بینیانەوە باوکی بردووە بۆ خانی بە ساڵاچۆن بەڵام ئەگەر تۆ بچی سێری ئەو شوێنە بکەی یعنی هەمووی ئینسانی زۆر بەهێز بوونە بەڵام کە مناڵەکانیان پشتیان تێ کردوون ئێستا ئەوان کەوتونەتە ئەو شوێنە هەنێکات ئەوێش بای پێویست گرنگیان پێ نادرێت هیچ شوێنێک هیچ کەسێک نابێ بە کۆڕیان کچی خۆت لەو تەمەنە شاخاس کە ئەکەوێتە سەر جێگایان پێویستی هەتا ئەو گەنج بووە توانە هەیە بۆ پێویستی بە من نەبوو پێویستی بە کوڕەکەی نەبوو هاوکاری بکە ئەجا خۆی لەم قۆناغەیە ئیتر کە چووی ئەوە ئیترە بێ کۆمەلگا خزمەتی ئەوان بکە ینی ئەوان ئەم کۆمەلگایانەیە خۆ هەمووی چۆنەڵی کە گەنجێتی ئەوان هەموو تەمەنی خۆیان سەرف کردووە بۆ ئەوەی لە دایرەیەکە خزمەتی کردووە لە بوارێکە ئیشی کردووە بەزیتر کاکەیتەوە تەمەنەی ترە بێ عکس بێتەوە کۆمەلگا خزمەتی تۆکە ئەنجا عادەتەن هەر کەسێکەها وەک چۆن بڵێ لەسرە مەرگا بێ هەر دیقەتی بە ئەگەر تاکۆتا دەقەش هەموو کچ و کەسی لە دەور بێ ئەگەر کوڕەکەی لە دەور هەرڵە کوڕەکانم لە شوێن لە خۆی لەو کاتەشا پێویستی زیاتر بە خۆشەویستی و ڕێزگرتن و چ حتا ئەگەر تا لەو قۆناغانەی ژیانێ ئاخر قۆناغی ژیانێتی ینی لە چۆ بێتەوە لە تەنیش ئێوە بێ و لە ناو ماڵ و مناڵ و کە سوکاری خۆیان بێ زووتریش ئەگەر نەخۆش بێت چاگە بێتەوە وە درەنگتریش ماڵاوایی لە ژیانەکە ئەو کاتە دوا قۆناغی ژیانە بە بڕوای من ئەگەر بێتەوە لای جەنابێ تۆش بەختەوەرە بێ ئەویش بەختەوەرە بێ بە خۆشی ئەو چەند ساڵی ماوێتی بە خۆشی بەسەری بەرێ نەک لەو خانێ و لە ناو ئەم هەموو کەسە غەریبەیە و دوور لە خۆشەویستی ئێ و ڕێزگرتنیە و ئەوەی ترە سووتێ لە لاین دەرونیەوە سووتێ زووتری ژەمرێ بە حقەت دوای و کاتەی تر نازانم تۆ وەڵامت چییە بێ و چۆن زەمیر مامەڵە و لەگەڵاکە وایە نەکەوێتەوە سەرخۆ و بە ئاخر بەشدار بووش لەگەڵمانە لە میوانەکان هێرۆخانە فەرموو هێرۆخان سەرەتا دەستخۆشی بەرنمەکەتان لێ یەکەم بوونی بەرنمەیەکی وا گرنگە نەکرد لە کۆمەڵگەی ئێمە بۆ هەموو کۆمەڵگایەک لەبەرەوەی هەموو کۆمەڵگایەک ئەم مشکلانە هەیە هەموو مشکلێکی سەرکی لە کۆمەڵگایە دروستە بێت کێشەکە ئەوەیە کە کێشەی خێزانەکان حەل نەکراوە جا من نامەوێت لایەنگری یەکێکیان کەم بە تەنیا یان خەتاب خەمە سەرشانی یەکێکیان طبعاً کانی خان دەستی خۆش بێت ویژدانی زۆر جوڵاوە و ویستی هاوکاری باوکی بکە و هەردووکیشان دەستیان خۆش بێت لەسەرێکەوە کە هەوڵیان ناو مشکلەکان چارەسەر بکەن تا ئێرە هاتوون کاتێک باسی کرد کە ئەم بەڕێزە کاکامەران ئێستا مشکلی ئەوەیە ناچێت بۆ لای باوکی لەبەروی تووشی ئازارە بێت ئەمە مانەی ئەوەیە کە ویژدانی زیندووە یعنی کە ویژدانە زیندووە نابێت دەست لەم هەڵبگریت خێزان بەشێکی زۆر گەوری ژیانی ئێمە لەبەروی تو هەر مشکلێکت هەبێت لە دەرەوە هەموو مێژوو بەیانی بخوێنیتەوە هەر کەسێک مشکلەیەکی هەبوو بێت لە هەر قۆناغێکی ژیانیا تەنانەت پێغەمبەرەکانیش کە بە گەورەترین مشکلەکان هاتێپەڕبوون ڕاستە خۆی گەورە یارمەتیکی زۆری یاون بەڵام لەبەرەوەی کە توانی بیانە خێزانەکانیان ڕابگرن مفتاحێکی زۆریان هەیە ئەم شتێکی بیرخسمەوە بەڕێزێک مامۆسایەکی ئاینی ینی تێبینی سە بەرنامەکەی ئێمە بۆ توێتی نابێ باسی کێشەی خەڵک بکەیت و نهێنیەکانیان باس بکەین باشە من پرسیارێکەکەم بۆ ئەو مامۆسا بەڕێزە و بۆ ئەوانەی کە قەناعەتیان بە قسەی هەیە سا باسی خوای گەورە و کرد خوای گەورە کە لە قورئانە باسی حەزرەتی ئادەمەکە و باسی هەڵەکانیەکات قابیلە ڕقی لە حەزرەتی ئادەم بووە کە باسی قابیلەکە ئەولادی ئادەم بوون هابیلی برای خۆی کوش باسی قەتڵەکەیەکە قابیلە ڕقی لێی بووە کاتێ باسی حەزرەتی یوسفەکە باسی حەزرەتی یعقوبەکە کە باسی براکان یەکەن کە شەڕخواز بن و چیان بۆ کرد و چیان بۆ کردەوە قابیلە ڕقی لێیان بوو بێ کاتێک کە باسی حەزرەتی نوحەکات کات باسی قەومی لووتەکات کە باسی ئەم هەموو شتە خراپانەیانەکە قابیلە ڕقی لێیان بێ کە باسی ژنەکەیەکە کە خراپ بۆچی کرد لێرەیە خوای گەورە بە گەوری خۆی باسی شتەکان نەکات بۆ ئەوەی ڕێگەچاری بۆ پێمان بڵێ ئێوەی مرۆڤ ئاوان جا ئێمەی مرۆڤ بێت چی بین کە نەتوانین باسی کێشەکانی خۆمان بکەین ئەی باشە من لە خێزانێکی ئەوە کێشە هەیە و ئەگەر من باسی نەکەم و تۆ باسی نەکەیت تۆ باسی نەکات کێشە چۆن حەلە بێت ئەی نابێت دەستخێنە سەر برینەکان
لەبەرەوە بەداخەوە ینی هەندێک کەس بەغەڵەت لەم بەرنامەیە تێگەیشتووە نابێ ئێمە باسی کێشەکان بکەین نهێنی خێزانەکانە ئەو خی گەورە باسی نهێنی هەموو شتەکانەکە باسی هەموو عیب و عاری ئێماکە باسی کەم و کورتیەکانی پێغەمبەرەکانەکە کە باسیەکە قەومەکەیەکە ئەوە ژیانە وەڵایەتە خۆ پڕ ئێمە بۆچی خی گەورە دەرگای تۆبەی بۆ دانەخستوێنە تا ڕۆژی قیامەت بۆ ئەوەی هەڵەکانمان ڕاستکەینەوە لەبەرەوەی جەناب زۆر ڕاستە خاتونجان کە ئێمە لێرە باسی گرنگی ئەەکەین و من خۆم ناتوان متحی بەرنامەکە بکەم بەس بۆ جەناب و زۆر کەسی تر کە دەستخۆشی لێگەن ئێمە باسی برینەکە خۆزگە کۆمەلگای ئێمە پڕ وایە لە خۆشی و پڕ وایە باسی خۆشیەکانمان کردە بەڵام خۆزانی ڕێژەی تەلاق چەند زۆرە خۆزانی ڕێژی خۆکوشتن چەند زۆرە خەڵک کوشتن چەند زۆرە مدمین لەسەر مادەی مخەدیر و خۆ کۆمەلگاکەمە پڕ لەو کێشانە ئەی تۆ خۆ بێ باسی بکەی بێت دەستخۆیتە سەر برینەکان ئێمە هاوکاریان نەکەین ئەم خێزانە و خێزانەکانی تر کێشەیان هەیە لەوانەیە بواری پسپۆڕەکەیان ئەوە نەبی خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر کرد وەڵام من کە شتێکی قانونیە بێ ناچارم پەنا بۆ کەسێکی قانونی یاسایی بەرم کە لەوانەیە بەکارلەروسیە بێ من دکتۆرام هەیە شارەزاییم نییە چم بۆ لای ئەو لەوانەیە گەشتێکی شەرعی مەبێت چم بۆ لای مامۆستایەک لەوانەیە هیچ شارەزاییشم بەقەدەر ئەو نەبێت کە لەوانەیە شەهادەکەشی بەکارلەروس بێت لەبەرەوە من هیوادانم خەڵک کە هەڵسەنگاندن بۆ شتێکەکە بەپی مەعایر و پێوەرەکان بیکە شتی شخصی و ئەوەی لە ناقی خۆتای نەیخیتەوە سەر ئەوە فەرموو بەڵێ ئەکید بەرنمەیەکی وە یعنی تەنها مەبەست لەوە نییە تۆ کێشەی دوو کەس چارەسەر بکەی یان کێشەی خێزانێک چارەسەر بکەی ئێمە ئەمانەیە کۆمەڵگەکە بە تەواوەتی کێشەکی چارەسەر بێ جا من ویستم باسی ئەوە بکەم یعنی پێداویستەکانی مرۆڤ بۆ مادی و معنەوی دابەشە بێ وەک چۆنم بەڕێزە هەموو ڕۆژێک ڕاتە دەرەوە ینی بناغەدا ئەنێ هەر لە گەنجیەوە ئیشەکات و کارەکە بۆی لە داهاتووە پاشە ڕۆژێکی هەبێ بە هەمان شێوە ئەگەر تۆش خێزانەکەی خۆت هەر لە بنەڕەتەوە ینی فێری نەکە کە خێزان چەنێک گرنگە فێری گرنگی خێزانیان نەکەی بە هەمان شێوە بن بەرامبەری تۆ کەم و کورتی بەشێکی دانەبراوە لە ژیانی مرۆڤ تۆش سبینێک کەم و کورتێکت هەیە جاکانی خانیش خۆشی ئاماژەی بۆیە کە ئەگەر ئەو لەگەڵ خێزانەکەی خۆیە لەسەر ئەوە کۆک بن کە ئەمانیش سبینێک کێشیانە بێت لەگەڵ مناڵەکانی ینی باوکی گەورە بکە لای مناڵەکانی ئەکید مناڵەکانیشی تێڕوانینێکی جیاوازیانە بێ بەرامبەر باوکیان جا ئینشاءالله هیوادارم کێشەکان حەل بێت و هەریکێک لە ئێمە کە لێرە بەشدارین هەر یەکێک لە ئێمە لە دەرەوەی بەرنامەکە گوێی لە بەرنامەکەیە گرنگی خێزان ینی هەست پێ بکەین و هەوڵ بین پای ینی هەر لە بنەڕەتەوە پایەکی و نەپتە و دابنین کە بتوانین لە پاشە ڕۆژە هەمومان پێکەوە بین یعنی ئێمە زۆر جار کە کێشەکان باس دەکەین هەندێک جار کێشەی ژنومێت دەکەن لەگەڵ یەکان ناگونجێن بەڵام ئێستا کێشەی ئەم خوشکوبرایە کێشەی هەردووکیان نییە کێشەی باوکیانە ئەم لەگەڵ ئەوەیە و تێڕوانی نیوایە کە لەو خانەیە بێ باشترە بۆ ئەو ئەم خاتونەش لەگەڵ ئەوە باوکی لای براکەی بێ و لەو ژینگەی کۆمەڵایەتی سروشتیا بێ خزمەتی باوکیەکە و دوا قۆناغەکانی تەمەنی لەوێ بەسەربەرێ ئێمەوەی لەسەرمان بوو بۆمان باسکردن بۆ ماڕوونکردنەوە خوشکەکەی ڕای خۆیە ئێوەش وەکو بەشدار بوو میوانێک ڕاوسەرنجی خۆتاننا ئیتر ڕای کۆتایی ئەمێنێتەوانێ بۆ کاک کامەران تر نازام کاک کامەران گیان جەنابێ لە کۆتایی بەرنامەکە چی ئەڵێی و ئێمە ناتوانین بڵین باوکە بێبێنیتەوە ئەوە تۆی بەڕیارەکە ئەیەی وەندێک کێشە شێ بەڕاستی چارەسەر شەد نییە ببێ بە ئێمە بەڵامی ترەوەی ئێمە لەسەرمانە ڕێی خۆمان ناو ئەوەی کە زانیمانە بە تۆمان وتووە و ئیتر بڕیاری کۆتایی لای بەڕێستە بەڵێ سپاسی هەمووتانەکەم و میوانە بە ڕێزانش هەر بە تایبەتی جەناب کە ماوەیەکی زۆر لەگەڵمانە خەریبی بووە کێش لەشتان ساڵێ بمێنن ماندوو نەبن بەڵام ڕێیەکی خێزانم وەرگرم نیش ماڵ مناڵم هەیە پێویستم بە ئیسراحەتە دوایش خۆ ڕقم لە باوکم نییە بردومە تێبەستەنا ئەوە بێ مێشکما توویستمە کێشەکە بۆ جۆرە حلکەمیتر ئەگەر چەندێک لای خۆم ڕاست و دروست بوو بێ من تازە ئەوم کردووە بەڵام من هیوادارم مۆڵەتێک بن بە من بام نیش بیر بکەمەوە هیچ نەبێ بەلانی کەمەوە بچمە لای وەکو قەزەی شەرعەکە لای مامۆستایەکی ئاینی بەڕێز کێشەکەی بۆ باسکەم بەڕاستی هەمەگەتر ئەلمیە دەرونێرچێکە سپاسی جەنابیش دەکەم بام نیش کۆمەڵێک ڕای خەڵکی کەوەرگرم و دۆست و هاوڕێی ترم وەرگرم وەختەم نیش بیرێکی لێکەمەوە منیش شێجگارەوەنە یعنی باوکم لە
ناپەسەند نییە بڵم پردومەتەوە شوێنە ڕقم لی نییە بە کورتەکەی ڕێگە چارە و زانیە بۆ چارەسەری کێشەی خێزانیەکە من وام بەبییر هاتمەوە ڕەنگە حەلی ئەخیرێ بەڵام مۆڵەتم بەن بامنیش بیری خۆکم کامەرانجان مۆڵەت کراوەیە بۆ تۆ ئێمە خۆ لە محکەمەدا نەنیشتونی لابێت تۆ باوکە بگەڕێنیتەوە وڵاگە نەگەڕێنیتەوە حقوق بدەن ناوی دەسەڵاتی ئەمیتیانە ئێمە شتەکەمان بۆ ڕوونکردیتەوە مۆڵەت کراوەیە بۆ خۆتە تا ڕۆژی قیامەتە تا ڕۆژی دنیا بەجێڵی نەیهێنیتەوە نایهێنیتەوە ئەوە بڕیار بۆ تۆیە بەڵام خوشکە پێی خۆشە ڕێی خۆی دەربڕی ئێمەش لەلایەنی ئەوەی کە ئینسانی بێ و لەلایەنی دینی و ئەوەی لێی بزانین و ئەڵین بێتەوە لای تۆ لە مەسلحەتی هەمووتانە میوانە بە ڕێزەکانی جوابزان هەر هەمویان پشتگیری خوشکەکەتیان کرد کە ئەو لەسەر حەقە و ئەم بارودۆخەی ئێوە هەتانهی ئەوە نییە باوکتان دەرکەنە دەرەوانێ و ئایترەوەی ڕێی کۆتایی بۆ جەنابتە ڕازیەوی هێنیتەوە نایهێنیتەوە ئێمە نە لێپرسینەوەمان هەیە لەگەڵ جەنابتەنەوە دەسەڵاتەشمانی نەمافی ئێمەشە من ناتوانم قەرار بۆ تۆ بم تۆ خۆت بارودۆخی خێزانی خۆتە زانی و سپاسی بۆ تو خوشکە بە ڕێزەکەم بۆ ئەو خەمخۆری دڵسۆزەی بۆ باوکە هەتا کە پێویستە هەموو کچێک و هەموو کوڕێک بەو شێوە بێ بە باوکی خۆی خاستان لە دو ساڵەکانی تەمەەن کەی پێویستیان بێ ئێمە بێ سپاس بۆ ئێوەش میوانە بە ڕێزەکان کە بەشداریتان لەگەڵا کردین هەتا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین سوودێکمان پێگەیان دەبێتن تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەمووی لایەک بێ خواتان لەگەڵ